سڵاو ئەم کاتتان باش من دکتۆرە باخچم لە بەرنامەیەکی نوێی پڕ لە تەندروستی و زانیاری هاتمە وڵاتان دڵ و باستان چۆنە باشن ئەم جژنەتان چۆن بەسەر برد کاتێکی خۆشتانە بوو لەگەڵ خێزان و هاوڕەکانتانە بە هیوام جژنێکی پڕ لە خۆشی و شادیتان هەبوو بێ وەکو پێم وتبوون کە ئێمە لە دوای جژنیش بەرنامەکەمان بەردەوام و پڕە لە زانیاری سوودبەخش بۆ ئەوی و گوڵ تا سوودمەند بن و تەندروست و لەش ساخ بن. زانمەزانن بابەتی ئەمڕۆمان لەسەر چییە؟ ئامادەن بۆی بزانن؟ بابەتی ئەمڕۆمان باسی پاکڕاگرتنی ئەندامێکی جەستەمانەکەین. ئەبێت چ ئەندامێک بێ؟ چاوەکانمان، پێیەکانمان، دەستەکانمان؟ با ئەزانی چیەکەین؟ من مەتەڵێکتان پێڵم ئەگەر واتای مەتەڵەکەتان زانی بێگومان ئەزانن باسی چ بابەتێکەکەم. سەربانێکە، بنبانێکە، چوارمە ڕوو، شوانێکە. باسی دەستەکانەکەم. با بزانین دەستەکانمان چین و هەروەها چۆن پاک و خاوێنی دەستەکانمان ڕابگرین. دەستەکانمان پێک هاتوون لە دوو دەست، دەستی ڕاست و دەستی چەپ و هەروەها هەر دەستێک پێک هاتووە لە 5 پەنجە کە تێک ڕائەکاتە 10 پەنجە. باشە من بۆچی لەم بەرنامەیە باسی پاکڕاگرتنی دەستەکانەکەم؟ لەبەر ئەوەی دەستەکانمان زۆرترین بەرکەوتنی هەیە لە ژیانی ڕۆژانەمانە. ئێمە دەستەکانمان بەکارهێنین بۆ شتنووسین، بۆ نان خواردن، بۆ یاریکردن، کاتێک شتێک ڕائەکێشین، شتێک پاڵ پێ ئەوەنین یاخود شتێک هەڵئەگرین کەواتە ئێمە بە بەردەوامی دەستەکانمان بەکارهێنین و ئەمەش واکە کە دەستەکانمان هەڵگری میکرۆب بن و لەوانەیە ئەگەر دەستەکانمان پاکڕانەگرین تووشی نەخۆشیمان بکات. وەکو زانین دەستەکانمان بەرکەوتنی زۆری هەیە کەواتە با بزانین ئەو شتانە چین کە ڕۆژانەوە ئەکەن دەستەکانمان خاوێن نەبن و پیس بن. یەکێک لە شتەکانەوەیە ئەگەر تۆ قوتابیت و ئەچیت بۆ قوتابخانە ئەوە کاتێک لەسەر کورسی قوتابخانە دانیشی دەست ئەیە لە کورسەکە ئەوە کورسەکە میکرۆبی لەسەر و دەستەکانت هەڵگری میکرۆب ئەبێ. کاتێک نان ئەخۆت ئەگەر نانەکە چەور بێت یاخود شیرین بێ ئەوە دەستەکانت بێگومان پیس ئەبن و ئەبێت خاوێنیان بکەیتەوە. یاخود کاتێک دەچی بۆ شاری یاری و یاریەکی لەگەڵ هاوڕەکانت ئەو جۆلانە یاخود ئەو خلیسکێنی یاری لەسەرەکەیت ئەوە تۆز و میکرۆبی لەسەر نیشتووە و وهاکەن کە دەستەکانمان پیس بێت. یاخود کاتێک ئاژەڵێکە بینی هەرچەند ئەگەر ئاژەڵەکە ماڵیش بێ بەڵام لەوانەیەم ئاژەڵا چ بێتە دەرەوە و لەسەر چیمەنێک یاخود لەسەر شۆستەیەک پاڵکەوت بێت ئەمە ژواکە کە تووکی ئاژەڵەکە هەڵگری تۆز و میکرۆب بێت و بۆیە کاتێک ئێمە دەستی پێهێنین ئەوە دەستەکانمان تۆزاوی و میکرۆباویە بێ. هەروەها ئێمە ڕۆژانە چەند جارێک ئەچین بۆ تەوالێت بۆیە وا باشترە پاش هەموو تەوالێتێک جوان جوان دەستەکانمان بشۆین لەبەر ئەوەی ژنگەیەکی پڕە لە میکرۆب و لە پیسی. هەروەها ئێمە کاتێک نینۆکمان درێژ ئەکەینەوە ئەوە نینۆکمان چڵک و پیسی ئەچێتە ژێر و ئەبێت بە بەردەوامی دەستەکانمان بشۆین لەبەرەوەی ژێر نینۆکمان پیسی و چڵکی تیاکەوە بێتەوە و ئەگەر بەم دەستانەوە دەست بین لە دەموچاومان یاخود نان بخۆین ئەوە میکرۆبی سەردەستمان ئەچێتە ناو لەشمان و هەروەها تووشی نەخۆشیمانەکات. هەروەها کاتێک ئێمە یاریەکەین بە کەلوپەلەکانمان کەلوپەلەکانیشمان زۆر جار لەسەر ئەرزەکە ئەکەون و ئەمە ژواکە هەڵگری میکرۆب و پیسی بن کەواتە دەستیان لە کەلوپەلەکانیش واکەن کە دەستەکانمان پیس بن. هەروەها کاتی نەخۆشی کاتێک ئێمە تووشی پەتایەکە بین وەکو پەتای کۆرۆنا یاخود پەتای کۆلێرا پەتای ئەنفلۆنزا ئەم پەتایانە کاتێک ئێمە تووشیانە بین چەند نیشانەیەکمانە بێ یەکێک لەوانە کۆکەیە وەروها پژمە کاتێک ئەپشمین یاخود ئەکۆکین زۆر جار دەستمان بەکارێنین و دەستمان نزیک ئەکەینەوە لە لوت و لە دەمان بۆیە ئەو کاتانش دەستمان هەڵگری ئەو میکرۆبە ئەبن و ئەگەر بەم دەستانەوە دەستبین لە هەر کەلوپەلێکی تر یاخود بۆ دەستانەوە نان بخۆین
ئەو بێگومان زیاتر تووشی نەخۆشەکە ئەبین و درەنگتر چاگەبینەوە. کەواتە ئێمە لێرەیە زانیمان ئەو هۆکارانە چین کە دەستەکانمان پیس ئەکەن و دەستەکانمان هەڵگری میکرۆبەکەن. ئەی باشە چی بکەین کاتێک کە دەستەکانمان پیس ئەبن؟ بێگومان نابێت بۆ دەستە پیسانەوە دەستبین لە کەلوپەل و لە جلوبەرگەکانمان لەبەر ئەوەی ئێمە واکەین میکرۆبەکە زیاتر بڵاو بێتەوە. بۆیە کاتێک کە لە پاش نانخواردن نانمان خوارد دەستمان چەور بوو ئەبێت ڕاستەوخۆ دەستەکانمان بشۆین یاخود دەستمانیا لە ئاژەڵێک دەستەکانمان بشۆین. لە پاش هەموو هاتنە دەروێک لە تەوالێت پێویستە دەستەکانمان بشۆین. هەروەها کاتێک لە قوتابخانە ئەگەڕینە ماڵەوە یەکەم شت ئەبێت دەستەکانمان خاوێنکەینەوە. من لێرەیە بە ئێوەی گوڵ ئەڵێم چۆن بە شێوازێکی ڕاست و دروست دەستەکانمان بشۆین و چی بکەین بۆ ئەوەی دەستەکانمان خاوێن بن و دووربین لە نەخۆشی. ئێوەی گوڵیش بینەر بن و لەگەڵ منە دووبارەی بکەنەوە جوڵەکان بۆ ئەوەی بە شێوەیەکی ڕاست فێر بن، هەروە هەوڵ بن هاوڕەکانتان و ئازیزەکانتانی لێ ئاگادار بکەنەوە کە بەم شێوەیە دەست بشۆن بۆ ئەوەی تەندروست و لەش ساغ بن هەمووتان. سەرەتا دەستمان تۆزێک بە ئاوەکە تەڕ ئەکەین و تۆزێک شامپۆ یاخود سابوون ئەخینە سەر دەستمان. پێویستە ڕاستەوخۆ بەلوعەی ئاوەکە بگرینەوە بۆ ئەوەی بە دووربین لە بەفیڕۆدانی ئاو، چونکە ئاو سەرچاوی ژیانە. کاتێک دەستمان تەڕ کرد و دەستمان ئاو و سابوونمان لێیە یاخود شامپۆ، تۆزێک دەستمان بەم شێوەیە لێک ئەخشێنین بۆ ئەوەی هەر شامپۆیەک یا سابوونێک ئەوە بە یەکسانی دابەش بێ بەسەر هەردوو دەستمانە. پاشان بەم شێوەیە دەستی چەپ ئەخینە سەر دەستی ڕاست و چەند جارێک دەستمان لێک ئەخشێنین بەمەش پشتی دەستمان پاکە بێتەوە هەر میکرۆبە بێت پشتی دەستمانەوە هەبێت لێ ئەبێتەوە. ئەم کردارە بەم شێوەیە پاشان ئەبێت هەمان شت دووبارە بکەینەوە بۆ دەستەکەی تر، واتە دەستی ڕاست ئەخینە سەر دەستی چەپ. ئێوەش ئەبێ ئێستا لەگەڵ ما بیکەنەوە بۆ ئەوەی فێر بن و جوان سودمن بن لێ. بەم شێوەیە دەستی ڕاستان ئەخەنە سەر دەستی چەپتان و چەند جارێک بەم شێوەیە پشتی دەستان پاکە بێتەوە. پاشان هەردوو دەستمانێنین ئەکەینە ناو یەک و چەند جارێک ئەم کردارە دووبارە ئەکەینەوە بەمەش هەر میکرۆبێک و هەر پیسێک لە بینی پەنجەکانمانە هەبێ پاکە بێتەوە. پاشان کە وامان کرد دەستێکمان بەم شێوەیە والێکەین و دەستەکەی تریش ئەنوخێنین بەم شێوەیە. ئاوا چەند جارێک لێکیان ئەخشێنین. بۆچی ئەمە؟ لەبەر ئەوەی هەر پیسێک لە پشتی پەنجەکانمان هەبێت بەم کردارە پاکە بێتەوە. ئاوا بەم شێوەیە پاشان دووباری ئەکەینەوە بۆ دەستەکەی تر بەم شێوەیە دەستی چەپمانە نوقێنین و چەند جارێک ئەیخشێنین لە دەستی ڕاستمان و ئەمە ژواکە وەکو وتمان پشتی پەنجەکانمان پاک بێتەوە. کاتێک ئەوەشمان کرد اینجا ئێستا سەرەی پەنجە گەورەکەمانە. پەنجە گەورەکەمان ئەینین و بە دەستەکەی تر باوەشەکەین بە پەنجە گەورەکەمان و چەند جارێک پەنجە گەورەکەمان با ئەین لە ناو دەستی چەپمانە و بەمەش هەر پیسێک لە پەنجە گەورەکە هەبێت پاکە بێتەوە. پاشان ئەم کردارە دووباراکەینەوە بۆ دەستەکەی تر، واتە دەستی ڕاست باوەش ئەکا بە پەنجە گەورەکەی دەستی چەپ. ئێستا ئیکەنەوە ئێوە لەگەڵ منە پێویستە ئەم کردارانە ئەنجام بنەوە بۆ ئەوەی زیاتر فێر بن و سودمن بن. کەواتە بەم شێوەیە پەنجە گەورەکەمان بە ئەین لە دەستی ڕاستمانە. پاشان کە ئەمەمان کرد ئێستا پێویستە کە نینۆکەکانمان پاک بکەینەوە. بەڵێ نینۆکەکانمان ئەزانن بۆچی؟ لەبەرەوەی نینۆکەکانمان کاتێک ئێمە دەستین لە شتێکی خۆڵاویان دەستین لە شتێکی چەور و لە شتێکی پیس ئەوە نینۆکەکانمان شوێنێکی زۆر لەبارە بۆ میکرۆب کۆبوونەوە و هەروەها بۆ چڵک هەڵگرتن، کەواتە ئەبێت نینۆکەکانیشمان بە شێوەیەکی ڕاست بشۆین. نینۆکەکانمان بەم شێوەیە پاکە بێتەوە، دەستێکمان هێنین ئاوا ختووکەی دەستەکەی ترمانین. بەم شێوەیە نینۆکەکانمان پاکە بێتەوە و هەمان شتیش دووباراکەینەوە بۆ دەستەکەی تر بەم شێوەیە جوان جوان ژێر نینۆکەکانمان پاکە بێتەوە. پاشان کە نینۆکەکانمان پاکردەوە بەشێکی تری دەستمان ماوە کە ئەوی شایانی ئەوەیە کە پیس بێت و هەڵگری میکرۆبێت ئەبێ ئەو شوێنەش خاوێن ڕابگرین. زانمەزانی کوێیە؟ مەچەکەکانمانە. بێگومان مەچەکەکانمان نزیکترین شوێنن لە دەستمانە و شایانی ئەوەن کە پیس بن، کەواتە ئەبێ ئەوانیش خاوێن ڕاگرین. بەم شێوەیە قۆڵمان هەڵەکەین
بەم شێوەیە چەند جارێک مەچەکەکانمان باین لە ناو دەستمانە. دەستی ڕاستمان باوەشەکە بە دەستی چەپمان و چەند جارێک باین. هەروەها هەمان کردار دووباراکەینەوە بۆ دەستی ڕاستمان. دەستی چەپمان باوەشەکە بە دەستی ڕاستمان و چەند جارێک مەچەکمان باین لە ناو دەستی چەپمانە. بەم شێوەیەش مەچەکەکانمان خاوێن بۆ و لە ئێستایە و لەم هەنگاوەیە دەستەکانمان خاوێن کردوێتەوە و مەچەکیشمان خاوێنە بەڵام کەفاوین کەواتە کۆتا هەنگاو چییە؟ ئەوەیە کە کەفەکە لێ بکەینەوە و هەر میکرۆب و هەر پیسێک بە کەفەکەشەوە هەبێ یەکسەر لێ بێتەوە. کەواتە لەم هەنگاوە بەلوعەکە ئەکەینەوە بەڵام بەڕادێکی زۆر ناکە ئاو بەفی ڕۆبین. بەلوعەکە ئەکەینەوە و جوان دەست و مچەکمان ئەخینە بەردەم ئاوەکە و جوان لێکیان ئەخشێنین دەستەکانمان بۆ ئەوەی هەر میکرۆبێک و هەر کەفێک بە دەستمانەوەی جوان لێ بێتەوە. پاشان کە دڵنیا بووینەوە لەوەی کە هیچ کەفێک بە دەستمانەوە نەماوە ئەوە جوان بەلوعەکەش ئەشۆین چونکە بیرتانە سەرەتا بە دەستی پیسەوە بەلوعەکەمان کردەوە کەواتە ئەبێ بەلوعەکەش جوان بشۆین و هەر کەفێک و هەر پیسێکی پێوە بێ جوان پاکی کەینەوە بۆ ئەوەی بۆ کەسی دوای خۆشمان بە پاکی بمێنێتەوە. پاشان کە بەلوعەکەشمان شت جوان بەلوعەکە ئەگرینەوە دڵنیاین کە گیراوەتەوە. پاشان لەم قۆناغەیە هێشتا تاو نەبووی نەزانم بۆ لەبەرەوەی هێشتا دەستەکانمان تەڕا ئەگەر بەم دەستە تەڕانە و دەستمی لە جلو بەرگ و کەلوپەلەکانمان ئەوانیش تەڕە بن. بۆیە ئەبێت جوان دەستمان بە خاولیەکی خاوێن یاخود بە کلێنسێکی پاک جوان دەستمان وش بکەینەوە و ئەو کاتە دەستەکانمان جوان و خاوێنە بن. باشە ئەو لێرەیە زانیمان شێوازی ڕاست و دروستی دەشتن چییە؟ با بزانین سوودەکانی دەشتن چییە؟ ئێمە بۆچی دەستەکانمان خاوێن ڕاگرین دەستمان پاک ڕابگرین؟ بێگومان دەشتن چەند سوودێکی هەیە و ئەگەر بە ئێوەی گوڵ بڵێم ئەوە لەموو دوا پەیمانم پێێن کە دەستەکانتان خاوێن ڕابگرن. سوودەکانی دەشتن یەکێک لە گرنگترین سوودەکانی ئەوەیە کاتێک ئێمە دەستمان میکرۆبی پێوەیە ئەگەر بەم دەستانەوە دەست نزیک بکەینەوە لە دەممان ئەوە ئەو میکرۆبی سەر دەستمان لە ڕێگەی دەممان ئەچێتە ناو لەشمان و هەروەها جەستەمان تووشی نەخۆشیەکە و بێگومان ئێمە حەز ناکەین نەخۆش بین بۆی ئەبێ بە بەردەوامی دەستەکانمان خاوێن بن تاکو بە دوور بین لە نەخۆشی. هەروەها کاتێک دەستەکانمانە شوین ئەوە بە بەردەوامی بوونێکی خۆشە دەستەکانمانێت و کە ئەمەش وزەیەکی زۆر خۆشمانەیەتی و دڵمان خۆشە بێ کاتێک بۆنی دەستمانەکەین. هەروەها کاتێک دەستمانە شوین ئەوە کەلوپەل و جلوبەرگەکانمان خاوێن ئەبن و دەستی پیسیان بەرناکەوێت و بە بەردەوامی شتەکانمان پاک ئەبن. کەواتە دەشتن ئەم سوودانەی هەیە و ئێوە گوڵیش پێویستە بە شێوەیەکی ڕاست و دروست و بە بەردەوامی و ڕۆژانە چەند جارێک دەستەکانتان بە پاک و بە خاوێنی ڕابگرن. باشە چی بکەین ئەگەر ئێوەی گوڵ ئەڵێن ئێمە لە شوێنێکین و شوێنی دەشتنی لێ نیە یاخود شوێنی دەشتنەکە زۆر دوورە و ناتوانین بۆی بڕۆین؟ ئەوە پێویستە لەسەر ئێوەی گوڵ کە جێڵی پاکەرەوەی دەست تایبەت بە مناڵانتان پێبێت ئەم جێڵە چیەکات بە شێوەیەکی کاتی دەستەکانمان پاک ڕائەگرێت و تا ئەو کاتی شوێنێکی دەشتنمان دەسەکەوێت و پێویستە ڕاستەوخۆ ئەو کاتە دەستەکانمان بە ئاو سابوون یاخود بە ئاو شامپۆ بشۆین. واتە ئەو جێڵە تەنها کاتی و نابێت بەس ئەوە بەکاربێنیت بڵێیت ئیتر من دەستەکانم پاک ڕاگرتووە. زۆر گرنگە لەسەر ئێوەی گوڵ کە بزانن پێش هەموو دانشتنێک و پێش هەموو دەمو چاوشتنێک ئەبێت سەرەتا دەستەکانمان جوان بە ئاو سابوون بشۆین لەبەرەوەی ئەگەر بەم دەستانەوە دەستبین لە دەمو چاومان یاخود دانمان بشۆین ئەوە بێگومان میکرۆبەکە لە ڕێگەی دەمانەوە ئەچێتە ناو جەستەمان و تووشی نەخۆشیمانەکات. گوڵەکانی من بیرتان نەچێت کە ئەبێ ئێوە هەفتانە نینۆکەکانتان بکەن ئەگەر نەشتان توانین زۆر ئاساییە داوای یارمەتی لە دایە و بابە بکەن لەبەرەوەی نینۆکەکانمان شوێنێکی زۆر لەبارە بۆ هەڵگرتنی چڵک و پیسی و میکرۆب کەواتە ئەبێ نینۆکەکانمان بە بەردەوامی کورت بن و هەروەها خاوێن بن.
گوڵەکانی من لێرە هاتمە کۆتایی بەرنامەکە و بە هیوام کە ئێوەی گوڵ زۆرترین زانیاریتان وەرگرت بێت و هەروەها سودمەند بن لە بەرنامەکانمان و بۆ ئەوەی لەش ساغ بن. بە هیوام ئێوەی گوڵ لەمە دوا بە شێوەیەکی ڕاست و دروست دەستان بشۆن و پەیمانم پێبن کە ئەبێت دەستەکانتان بە بەردەوامی خاوێن ڕابگرن بۆ ئەوەی تەندروستێکی باش و لەش ساغێکی باشتان هەبێ. هەروەها هاوڕێ و ئازیزانتانی لێ ئاگادار بکەرەوە بۆ ئەوەی ئەوانیش تەندروست و لەش ساغ بن لەگەڵ ئێوەی گوڵە. بە هیوام تەندروستێکی باشتان هەبێت و ڕۆژێکی خۆش و پەڕوزەتان هەبێ. من لێرەیە بەجێتان هێڵم و تا بەرنامەیەکی تر بە یەکتر شاد دەبینەوە. ئاگاتان لە خۆتان بێ، کاتێکی خۆش.